قوتابیان دەرماڵە مافی خۆمان لەسەر بەڵێنم سوورم. دوای خۆپەشاندانی سەرتاسەری قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە مەبەستی جێڕانەوەی دەرماڵەکانیان کە بە بیانووی قەیرانی داراییەوە چەند ساڵێک بوو لەلایەن حکوومەتەوە لیان زەوت کرا بوو. بڕیاردرا لە سەرەتای خوێنی ئەم ساڵەوە مانگانە لە کاتی خۆیدا دەرماڵەکانیان بۆ خرج بکرێت، بەڵام خوێنی ئەم ساڵی زانکۆ و پەیمانگاکان تەواو بوو، بەڵام تاوەکو ئێستا بەشێکی زۆر لە زانکۆ و پەیمانگاکان تەنیا دەرماڵەی 3 مانجیان وەرگرتووە. بۆ زانی هۆکاری دواکەوتن و چۆنیەتی قەرەبووکردنەوەی ئەو چەند مانگەی قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان پێیان چەند جارێک پەیوەندی بە وتەبێژی وەزارەتی خوێنی باڵاوە کرد، بەڵام وەڵامی پەیوەندەکەیان نەداینەوە. ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە بەیاننامەوە بە خۆپیشاندان لەسەر شەقام ئەندامێکی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیان باز لە جیاوازیکردنی حکوومەت لە نێوان زانکۆ و پەیمانگاکان دەکات و دەڵێت بە پرۆسەی خوێندن و پێدانی دەرماڵی قوتابیانیش جیاکاری زۆنەکان لە نێوان زانکۆ و پەیمانگاکان بە ئاشکرا بەدی دەکرێت. دەبینین بەهۆی جیاوازیکردن لە نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان زانکۆمان هەیە بۆ نمونە 4 دەرماڵی وەرگرتووە، هەیە 5 وەرگرتووە، هەیە بۆ نمونە زانکۆی چۆک و سلێمانی 3 وەرگرتووە. ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەو جیاوازیەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر زانکۆکان دەیکا و ئەو جیاوازیە کە لە بابەتی حکومڕانی لە کوردستان ڕوویدا وەکو لایەنی دوو ئیدارەیی کە بەڕوونی پێوە دیارە. بۆ نمونە بەپێی ئەو ئامارانی کە ئێستا لەلایەن ڕێکخراوەکانەوە کە دیار کەوتووە کە زۆرترین قوتابی لەو ساڵانە وازی لە خوێندنەوە کە دەرماڵی تێدا نەدراوە، بۆیە تەسیر و کاریگەری تەواوی دەبێت لەسەر ئەوەی کە قوتابی نەتوانێت درێژە بە خوێندە بدات لە ناوەندەکانی خوێندنەوە لە زانکۆ پەیمانگاکان. بەپێی زانیاریەکانی پەیام لە ئێستادا قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان لە سنووری سلێمانی لە کۆی 6 مانگ تەنیا دەرماڵی 3 مانجیان وەرگرتووە، لە کاتێکدا زانکۆی سەلاحەدین 4 مانگ و زانکۆی سۆرانیش دەرماڵی 5 مانجیان پێدراوە. داواکاریمان لەسەر دەرماڵە پارەکانش خۆپیشاندانێکی هێنانەمان ئەنجامدا دەبوو جێبەجەکردنی داواکانمان. حکوومەت سەرتا بەدەم داواکانمانەوە هات کەوا وتی هەموو مانگێک لە وەختی خۆی دەرماڵتان بۆ دابین دەکەم، بەڵام ئێمە چەند مانگێک ماوەگرت، بەڵام ئێستا لە مانجی 4 وەرمان نەگرتووە، لە مانجی 4 وەرمان نەگرتووە، وەکو پاشەکەوتی وەکو بۆکردنێتە پاشەکەوت هەدەڕێ ئەو مانگە ناو مانگە چارنووسی دیار نیە کەواچی لێ دێت. دوای ئێمە کە خۆپیشاندانمان کرد حکوومەت بڕیاری دەکات 40 بۆ 6,000 موچەمان بۆ بڕێتەوە، یعنی وەک پاڵپشتێک مانگانە بمانداتێ بۆ ساڵی 2022، بەڵام وەک دەبین ئەم بڕەپارەیە چۆن ئەدرێت و بە چ شێوەیەک دابەشی ئەکات. حکوومەت ئەو داهاتە زۆرەی کە هەیەی یعنی بەشی ئەوە کاتن کە دەرماڵەمان بە تەواوەتی پێ بدا، بەڵام بۆچی تاخیرەکە ئێمە نازانین. لە کاتێک دەکا بووە دەرماڵی مانجی 5 پێش جەژن دابەش بکرابایە وەکو کار ئاسانێک بۆ قوتابیان و قوتابیان یعنی لە جەژنەکەدا دڵخۆش بن. لە مانگی یەکەوە نزیکەی 3 موچە بە خوێندکارانی زۆنی سەوز واتە منتیقی سلێمانی دراوە کە خۆی ئەبوو تا ئێستا 6 موچە بدرایە و لە هەولێر نزیکەی 4 موچە یا 5 موچە درراوە، بمایە دوهۆکی 3 موچەیە کە ئەمە تەواو دەرەکەوێت کە وەزیری خوێنی باڵا بەڵێنەکەی خۆی نەبردوتە سەر. هۆکاری ئەم جیاوازیکردنا لە دەرماڵی قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان ڕوون نییە و دیاریش نییە دەرماڵی ئەو چەند مانگەی بە قوتابیان نەدراوە لە مەهاوینەدا بۆیان خرج دەکرێت یان وەکو پاشەکۆتی موچەی موچەخۆران دیزە بە دەرخۆنە دەکرێت. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.